ئێوارەتان باش من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. لە 34 2025 محەممەد سلێمان سەرۆکی کاتی پەرلەمان و سەرۆکی یەکەم دانیشتنی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی نەوەی نوێ نووساوێکی ئاراستەی سەرۆکی هەرێمی کوردستان کردووە داوا دەکات ئەم خولەی پەرلەمانی کوردستان هەڵبۆشێتە. بەڵام شارەزانی یاسایی ئاماژە بەوەکەن کاتەکە زۆر درەنگە، چونکە هەڵوەشانەوەی پەرلەمانی کوردستان لە کاتێکدایە لە دوای هەڵبژاردن ئەگەر بۆ ماوەی 45 ڕۆژ ئەندامانی پەرلەمانی کوردستان کۆ نەبوونەوە سوێندی یاسایان نەخوارد، ئەو کاتە دەتوانرێت بە پێی یاسا ئەو خولەی پەرلەمانی کوردستان هەڵبۆشێتەوە. بەڵام قسەکە لێرەدا هەر ئەمە نییە، بەڵکو هەر خودی محەممەد سلێمان سەرۆکی کاتی پەرلەمانی کوردستان لە دوای ئەو دانیشتنە نامەی دەست لە کارکێشانەوەیشی پێشکەش کرد بە پەرلەمانی کوردستان کە وەکو سەرۆکی یەکەم خولی پەرلەمانی کوردستان نامێنێت. بەڵام بۆچی لەم کاتەدا فراکسیۆنی نەوەی نوێ داوا دەکات کە پەرلەمانی کوردستان هەڵبۆشێتەوە کە دەزانێت پشتگیریەکی بەهێزی یاسایی نییە کە بتوانێت ئەم خولە هەڵبۆشێنێتەوە، چونکە کاتەکە بەسەر چووە سەرۆکی هەرێمیش ئەو دەسەڵاتەی نییە لە ئێستادا پەرلەمانی کوردستان هەڵبۆشێنێتەوە لە کاتێکا دەتوانێت کە داواکارێکی ئاوا دەبێت ئاراستەی پەرلەمانی بکا و هەموو دامانی پەرلەمان ئامادە بە زۆرینەی دەنگ بڕیان لەسەر هەڵۆشانەوەی بن. دواتر قسەیەکی دیکە دەکرێت لەسەرەوەی کە ئایا سکاڵا لە دادگای فیدرالی عێراق تۆمار بکرێت دەتوانرێت ئەم خولەی پەرلەمان هەڵبۆشێنێتەوە. ئەمەش تۆزێ ئەستەمە. من زۆر بابەتم لەم یەک دوو ڕۆژە ینی خوێندەوە لەسەرەوەی کە بڵاو کرایەوە ئایا دەتوانرێت یاخودنا، بەڵام هەموو ئاراستەکان بەو شێوەیە نووساون کە ئەستەمە لە ئێستادا بتوانرێت ئەم هەنگاوە بنرێت. بەڵام وەکو فشار دەتوانرێت لایەنە سیاسەکانی دەروی پارتیەکێتی بتوانن فشار دروستکەن، فشاری یاسایی و سیاسی لە عێراق کە زەخت لە هەردوو پارتەکە بکەن بە زووترین کات دەستی سەرۆکاتی پەرلەمان هەڵبژێن و پەرلەمانی کوردستان کارا بێت و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستانیش پێک بێنرێت. دوای چەندین دانیشتن و گفتوگۆ لە نێوان پارتیوێکێتی، بەڵام تاوەکو ئێستا نەگەشتوونەتە هیچ ڕێکەوتنێک لەسەر دابەشکردنی پۆستەکانی حکوومەت بۆ ئەوەی کە بتوانرێت کابینەی دەیەم پێک بێنرێت. منم شەو گفتوگۆی زیاتر لەسەرم بابەتە دەکەم بە میوانداری هەریەکە لە مستەفا عەبدوڵڵا سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان کە بە خۆشحاڵی بە شێوەیەکی ڕاستەخۆ لە سلێمانیۆ لەگەڵمە، هەروەها لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر تارێق جەوهەر ڕاوێژکاری ڕاگەاندنی پەرلەمانی کوردستان کە ئەویش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێری پایتەختەوە لەگەڵم دەبێت. بە ئیجازەی کاک مستەفا دەچمە لای کاک دکتۆر تارێق جەوهەر. کاک دکتۆر جەنابی شێت ڕەنگە ئاگدار بی لەم یەک دوو ڕۆژە باسوخواز زۆر بوو لەسەر هەڵۆشانەوەی ئەم خولەی پەرلەمانی کوردستان، بە تایبەتی دوای ئەو نامەیی کاک محەممەد کە بۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستانی نات، بەو پێیشی کە جەنابتان چەندین ساڵە لە پەرلەمان کار دەکەن، بۆعدێکی یاسایی گرنگتان هەیە شارەزان، ئێمە دەتوانین لە ئێستادا بەچی یاسایەک یا بەچی پاڵپشتیەک ئەم خولەی پەرلەمان هەڵبۆشێنینەوە؟ فەرموون. بەڵێ، زۆر سپاس کاک سامان، ئێوارەتان باش، سڵاو ڕێز بۆ کاک مستەفا بۆ بینەرانی زووم تیڤ. لەڕاستیدا ئەو بابەتەی جەنابێت هەڵبژاردووە دیارە بابەتێکە لەم چەند ڕۆژە لەم هەفتەیەدا بە گەرم و گوڕی قسەی لەسەر دەکرێت، بە تایبەتی دوای ئەوەی سەرۆکی تەمەن لە پرێس کۆنفرانسێکدا ئاماژەی بەوە کرد کە بە ڕای ئەو پێی وایە کە پەرلەمان نەیتوانیوە ئەرکە یاسایەکەی خۆی لە وادەی خۆیدا جێبەجێ بکە، بۆیە داوا دەکا کە سەرۆکی هەرێم ئەو پەرلەمانایە ئەو خولەی هەڵبژێردرا، خولی شەشەم هەڵوەشێنێتەوە و ئەمەدەکاری بۆ هەڵبژاردنێکی تازە بکرێت.
لە ڕاستیدا ئەو بابەتە ئەو هاوەکو لێدوانی ڕۆژنامەنووسی کارێکی ئاسانە قسەیەکی لەسەر بکەیت لە ڕووی دیوە سیاسیەکەیەوە، بەڵام لە دیوە قانونیەکەیەوە ئەگەر بێ و بە وردی قسەی لەسەر بکەیت ئێمە دەبێت بگەڕێنەوە بۆ سەر بڕگە و مادە یاسایی و دەستوریەکان. ئێمە لە هەرێمی کوردستانیش دەستورمان نییە، بۆیە چەند یاسایەک هەیە پەیوەستن بە هەڵوەشاندنەوەی پەرلەمانی کوردستان. ئەوانە یەکێک لەوانەیە یاسای ژمارەیەکی ساڵی 92 و هەروەها پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان، هەروەها مەسلەی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان ژمارەیەکی ساڵی 2005 کە لە مادەیدا لە بڕگەی چوارەمدا ڕاشکاوانە باس لە 4 حاڵەت دەکات کە پەرلەمان هەڵدەوەشێتەوە. یەکەم حاڵەتیان ئەوەیە ئەگەر هات و 50 زائید 1 واتە نیوەی ئەندامانی پەرلەمان زیاتر داوایەک پێشکەش بکەن دەست دەکار بچێشنەوە. ئەمەش تا ئێستاکە ڕووی نەداوە. هێز و لایەنە سیاسیەکان ئەوانەی گلەییان هەیە لە دواکەوتنی پرۆسەی سیاسی تا ئێستا لە نێوان خۆشیاندا هەڵمەتێکیان ئەمە یەکێکە لە بنەما یاساییەکان کە دەتوانن دەستی بۆ بەرن. ئەو لایەنانێ دەیانەوێت ئەم خولە بەم شێوەیە بەچەق بەستووی نەمێنێتەوە، دەتوانن داوا لە ئەندامەکانی خۆیان و هاوبەشەکان و هاوپەیمانەکانیان بکەن لە پەرلەمان بۆ ئەوەی واژۆی 50 ئەندام لە کۆی 100 ئەندام کۆ بکەنەوە، داوا بکەن دەست دەکار بچێشنەوە. ئەمە تا ئێستا نەکراوە، نەشمان زانی و هەڵمەتێکی لەو شێوە دەست پێ بکە. ئەمە یەکێکە لە ڕێگا ئاسانەکانی کە بەدەست پەرلەمانتارانە دەتوانن ئەو کارە بکەن، بەدەست فراکسیۆنەکانی نێو پەرلەمانە ئەوانەی گلەییان هەیە لە دوور و درێژی دانوستانەکان و نەگەیشتن بە یەک. خاڵی دووەم مەسلەی بڕگەی دووەمە لە مادەی لە بڕگەی دووەم بڕگەی چوارەم خاڵی دووەم کە داوا دەکات دەرێت لە دوای 45 ڕۆژ ئەگەر هات و سەرۆکی هەرێم بانگشتی یەکەم دانیشتنی پەرلەمانی کرد بۆ ماوەی 45 ڕۆژ پەرلەمان نەیتوانی کۆ بێتەوە، ئەو کاتە ئەم خولەی کە هەڵبژێردراوە ئەو پەرلەمانی هەڵبژێردراوە دەنجی بۆ دراوە و نەیتوانی کۆ بێتەوە لە ماوەی 45 ڕۆژدا لە دوای بانگشتەکە ئەمە بە هەڵوەشاوە دادەندرێت. ئەو کاتی سەرۆکی هەرێم بەپێ ڕێکارەکان پێویستی بەوە هەیە لە ماوەی 6 ڕۆژدا وادەیەکی تازە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیاری بکە و ئەم خاڵش جێبەجێ نەکرا لەبەرچی لەبەرەوەی دوای بانگشتەکەی سەرۆکی هەرێمی کوردستان کە 2/12/2024 دیاری کرد لەو ڕۆژەدا پەرلەمانی کوردستان کۆبەوە تەنیا 2 ئەندامی پەرلەمان تێدا غایب بوون لە کۆمەڵی دادگەری لە کۆی 3 ئەندامیان یەکێکیشیان هات بەشداری کرد. بینیمان بە پێی بەرنامەی کاری دانیشتنەکە 2 ئەرکی سەرەکی لە بەردەم پەرلەماندا هەبوو. یەکەمیان سوێند خواردنی ئەندامان لە بەردەم سەرۆکی تەمەن بە تەمەنترین ئەندام کە بەڕێز محەممەد سلێمان لە نەوەی نوێ بوو و هەمان سوێندی یاساییان خوارد و خاڵ یەکەم لە بەرنامی کارتەواو بوو. خاڵی دووەم کە پەیوەست بوو بە مەسلەی هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی، ئەمەش لە 2 بەش پێک دێ. بەشی یەکەمیان ئەوەیە سەرۆکی کاتی سەرۆکی تەمەن دەرگای خۆپاڵاوتن دەکاتەوە لە ڕووی قانونیەوە. ئەم خاڵی جێبەجێ کرد، واتە خاڵی یەکەم سوێند خواردن جێبەجێ کرا. لەو ڕۆژی سوێندیان خوارد هەموو ماف و ئیمتیازاتێکی پەرلەمانتاری بۆ پەرلەمانتاران نووسرا و بەسترا. و خاڵی دووەمیان دەرکەی خۆپاڵاوتنی لە بەردەم ئەندامان کردەوە بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان، جێگری سەرۆک و سکرتێری پەرلەمان و زیاد لە بەربژێرێک بۆ نمونە لە پۆستی سەرۆکی پەرلەمان ئەوەی ئێمە تێبینیمان کرد یەکێتی 2 کاندید پارتی 2 کاندید نەوەی نوێش کاندیدێکی بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان هەبوو بۆ جێگر بە هەمان شێوە زیاد لە کاندیدێکە بوو بۆ سکرتێر بە هەمان شێوە. بەڵام ئەوەی مایەوە لە فەقرەی دووەم کە دەبواە جێبەجێ بکرێ مەسلەی پرۆسەی دەنگدان بوو بەو بربژێرانە. ئەو پرۆسەیەش پەیوەست بوو بەچی بە پێی پەیڕەوی ناوخۆ بە پێی یاسای هەڵبژاردن پەیوەست بوو بە ڕێژەی یاسایی. ڕێژەی یاساییش واتە ڕێژەی ئامادەبووان پێویستی بەوەیە بە دەنگدانی زۆرینەی ڕەها هەیە و پێویستە 50 زائید 1 لە نێو پەرلەمان ئامادە بێ لە کۆی 100 ئەندام دەبوایە 51 ئەندام ئامادە بێ بۆەوەی سەرۆکی کاتی دانیشتنەکە پرۆسەی دابەشکردنی ئەوراق بەسەر ئەندامان دەست پێ بکە و دەنگ بدرێ بە شێوەیەکی نهێنی و سندوق دابدرێ بۆ هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی. ئەمە نەکرا. کەواتە هەندێک بۆچوون هەیە ئێمە خوێندمانەوە هەندێک برادەر ئەندامی پێشووی پەرلەمانیشن لە بۆچوونەکانیاندا ئاماژەیان بەوە کردووە کە بە ئیستیناد و گەڕانەوە بۆ قەرارێکی ساڵی 2010 دادگای فیدرالی کە لە دژی بڕیارێکی هاوشێوەی سەرۆکی تەمەن کە دکتۆر فواد مەعسووم بوو لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەری کردووە و داوای کردووە قەرارەکەی هەڵپەساردنی دانیشتنەکە کە دەستەی سەرۆکایەتی تێدا هەڵنەبژێردرا
هەڵبۆشێتەوە و بانگشتی ئەندامانی پەرلەمانی عێراق بکات بۆ ئەوەی کارەکانی خۆیان تەواو بکەن کە تەواویان نەکرد بوون. بەڵام جیاوازیەکە لەگەڵ ئەوەی دۆخی پەرلەمانی کوردستان ئەوەیە ئێمە یاسای تایبەت بە خۆمان هەیە چۆن پەرلەمان هەڵدەوەشێتەوە هەم لە قانونەکەی پەرلەمان هەم لە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم دیاری کراوە. بۆیە ئەگەر بەراوردی بکەین ئەوەی پەرلەمانی عێراق ئەو کاتی لە 2010 بەڕێز دکتۆر فواد معسووم تەنیا سوێندیان خوارد بوو، نەچوو بوون دەستیان نەبرد بوو بۆ کردنەوەی دەرگای خۆپاڵاوتن، ئەوە ئەنجام نەدرا بوو، ئەمە خاڵێکی تەواویان ئەنجام نەدا بوو. بەڵام ئەوەی لە پەرلەمانی کوردستان لە کۆی دوو خاڵ دەتوانن برێم 1975 ئەرکە یاسایەکە جێبەجێکرا مەسەلەی پرۆسەیە. مەسەلەی پرۆسەی دەنگدانەکەش مایەوە پەیوەستە بەچی؟ پەیوەستە بە ڕێژەی یاسایی دەنگدان لەو پرۆسەیەدا لە هەڵبژاردن پێویستی بە 50 زائیدیەک بوو، ئەوەش نەبوو و بە پێی بڕگەی دووەم لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئەگەر هاتوو سەرۆکی تەمەن دانیشتنەکەی سەرۆکاتی دەکرد و ژمارەی ئەندامان لەوێ تەواو نییە 50 زائیدیەک نییە، تۆزێک دانیشتنەکە دوا دەخا، دوایە دیسان دێتەوە دیسان سەرژمێرێک دەکاتەوە ئەگەر هاتوو ژمارەکە تەواو نەبوو دانیشتنەکە دوا دەخا بۆ کاتێکی تر، دوای دەخا بۆ کاتێکی ئەوە دەقێکی یاساییە، دقێکە لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستاندا هاتووە کراوەیشە کاک دکتۆر تارێق، ینی ماوەکە دیاریکراو نییە یاسایی کراوەیە، ینی دانیشتنەکە هەر بە کراوەی هەبێتەوە. کێشەکە کاک سامان مودەی بۆ دانەنراوە. ڕاستەکەی کێشەکە لەوەیە ئەو سەقفە دیاری کراو نییە. مەسەلەن سەرۆکی تەمەن ئەو کاتی دەیتوانی بڵێ هەرچەندە لە پەیڕە و دیاری نەکراوە دەرێ دوای دەخات بۆکەی مانجێک هەفتەیەک 2 هەفتە سعاتێک 2 سعات ئەمانە دیاری کراو نییە. لەبەر ئەوەی پرۆسەی پێکەنان و دابشکردنی پۆستە سیادیەکان لە هەرێم لە پەرلەمانەوە دەست پێ دەکات، دوایی دەچێت بۆ سەرۆکی هەرێم و ئینجا دەچێت بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران و پێکەنانی کابینەکە. بۆیە لە نەبوونی تەوافق و سازان لە نێوان هێزە براوەکان یەکێتی پارتی نەوەی نوێ کە ئەمانە هەرسێکیان هێزی براون دۆخی پەرلەمان بە چەقبەستووی ماوەتەوە. بەڵام ئەگەر پرسیار ئەوەیە ئایا دەرفەتێک هەیە ئێستا کە بە پێی یاسا بەرکارەکانی هەرێمی کوردستان پەرلەمان هەڵبۆشێتەوە؟ بەڵێ، تەنیا ئەو کاتە دەبێت کە 51 ئەندامی پەرلەمان نووسرا و واژۆ بکەن و داوای دەست لە کارکێشانەوە پێشکەش بە پەرلەمان بکەن لەلایەن سەرۆکی تەمەنەوە. ینی مەرجیش نییە کۆ ببێتەوە لە ناو پەرلەمانە بڕیارەکە لەسەر دەکرێت هەڵدەوەشێتەوە، بەڵام لە دەرەوەی ئەوە زەحمەتە. نازام جۆ لێ بوو هەرە و پرسیارە بە کورتی کاک دکتۆر تارێ، ئەگە پەنجاویەکەکە واژۆ بکەن ناو بنووسن و واژۆ بکەن ئاراستەی سەرۆکاتی هەرێم بکەن هەڵەوەشێتەوە، ینی مەرجیش نییە لە ناوهۆڵی پەرلەمان دانیشتنی بۆ بکرێوانیە؟ خۆی مەفروزە لە دانیشتنی پەرلەمانیشدا دەنجی بۆ بدرێت کە دەست لە کارکێشانەوەیە، بەڵام ئەو کاتی دەگەڕێتەوە بۆ تەفسیراتی قانونی بۆ دۆخەکە لە بەرچاوگرتنی ئەو حاڵەتە. بەڵام تا ئێستا 50 ئەندام واژۆیان نەکردووە، چونکە دەبێت ئەم واژۆیە پێشکەش بە مەرجعی پەرلەمانتاران بکرێت کە پەرلەمان خۆیەتی خودی پەرلەمانە و سەرۆکی کاتی و تەمەن دەتوانێت ئەو کارە تەوقیعەکان وەگری ئەو کاتی ڕەنگە دەتوانێت دەرچەیەک بدۆزێتەوە داوا بکە سەرۆکی هەرێم ئەو پەرلەمانە بە هەڵوەشاوە هەژمار بکات و وادەیەکی تازە، بەڵام ئەوەش نەکراوە تا ئێستا. زۆر باشە. کاک مستەفا، قسەکەم بۆ جەنابەت ئەوەیە پرسیارەکەم ئەو کاتەی کە دانیشتنەکە کرا سوێند خوورا دەرگای خۆپاڵاوتنیش کرایە و بۆ هەندێک لە کاندیدەکان بۆ سەرۆکایەتی و جێگر و سکرتێری پەرلەمان کە ئەو کار نەکرا بەڕاستی ئێستا هیچ هەوڵێکەیە بۆ ئەوەی کە پەرلەمان هەڵبۆشێتەوە، یا ئەگەر مەیلێک بۆ هەڵۆشانەوەی پەرلەمانە بووە ئەسڵە بووایە پەرلەمانتاران ئامادە نەبوونە و سوێندی یاساییشیان نەخواردەیە. ئێستا ئەم دەنگ و باسە هاتوۆتە ئارا هۆکارەکە چییە؟ چی لە پشتە چی دەکرێت بەڕاستی؟ بەڵێ بە ناوی خۆی گەورە و میهرەبان، سڵاو ڕێز بۆ کاک تاریق. وەڵا ئێمە هەر یەکەم ڕۆژ لە یەکەم کۆبوونەوەی پەرلەمان لە کە سوێندی یاسایی خورا ئەو مەترسیەمان خستە بەردەمی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان، وتمان ئەگەر پەرلەمان و حکوومەت بکرێتە یەک پاکێج، عورفێکی شەوای لێ هاتۆ بۆتە یەک پاکێج، ئێمە تووشی چەقبەستووی و قوفڵبوونێک دەبین. چکە دەزانین ئەو جار بە تایبەتی هەڵبژاردننی ئەو جار قۆناغێکی بڕی کە هیچ هێزێک ئاسانیە 50 زایدێکی بۆ دروست ببێ.
ئێمە وتمان هەر کاتێک دەستەی سەرۆکایەتی لەگەڵ حکوومەت کرا بە یەک پاکێج پەرلەمان دەبێتە قوربانی ئەو مەسئلەیە. ئەوەش گرفتێکی گەورەیە. ئێمە پێمان وایە لەو بارودۆخەی ئێستا کە هەرێمی پێدا تێدەپەڕێ لایەنە سیاسیە براوەکان بە تایبەتی ئەوانەی کە تەقدیمیان کردووە بۆ دەستەی سەرۆکایەتی دەبوو ئەو بارە هەستیارە ناسکەی هەرێمی کوردستان و منتیقە لە بەرچاو بگرن. چونکە من قەناعەتم وایە ئەگەر وڵاتێک یا ئەگەر گەلێک دەوڵەتی نەبێ ئەگەر پەرلەمانێکی کارای هەبێ دەتوانێت ئەو پەرلەمانە نوێنەرایەتی ئەو گەلە بکە لە زۆر شوێنی دنیا. بەڵام کەوە نەکرا ئێستا ئێمە تووشی حاڵەتێکی حراجی بووین لە هەرێمی کوردستان. بە تەحدید بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابێت کاک تاریق زۆر جوان ڕێکارە یاساییەکانی ڕوون کردەوە. من قسەیەکی ئێزافەم نییە لەسەر ئەوە چونکە زۆر ڕۆشنە ئێمە دەستورمان نییە کە دەستورمان نییە یاعتیماد دەکەینە سەر یاسای هەڵبژاردن و لایحەی ناوخۆی پەرلەمان و یاسای سەرۆکایەتی هەرێم. هەرێکێک لەوانە ئەگەر سەیری دەکەی دەقێکی دیاریکراومان نییە پاڵ پشتیمان بکە بۆ ئەوەی بتوانین ئەوڕۆ پەرلەمان هەڵوەشێنینەوە. چونکە 50 زایت یەک پەرلەمانتار تەوقیع کۆکاتەوە بۆ هەڵوەشانەوەی پەرلەمان ئەو ڕۆک و مستەحیل وایە. ئەگەر 50 زایت یەک پەیدا بوو بە ئۆپۆزیسیۆن ئەو وەزعەمان تێدەپەڕاند بەبێ یەکێتی و پارتی دەستەی سەرۆکایەتیمان هەڵدەبشارد سەرۆکمان بۆ پەرلەمان و جێگر و سکرتێرمان هەڵدەبشارد دواتر بەلایەنەکان گفتوگۆیان کرد بە بۆ پێکێنانی حکوومەت. بۆیە تەنها وەکو کاک تاریق ئاماشەی پێکرد تەنها بژاردەیەک لە بەردەمە ئەویش ئەوێ بتوانین 50 زایتێکی پەرلەمانتارات تەوقیع کۆکەینەوە بۆ هەڵوەشانەوەی پەرلەمان. ئەوەش ڕوونادا بە هیچ جۆرێک چونکە پەرلەمانتارەکان کاک موستەفای ئێستا نەوەی نوێ بۆ دەست بۆ ئەما بە ئایا ئیحراجی سیاسی هەیە بەرامبەر بە خەڵک کەوێ ئەمانگاوە بنێ خۆی لەوێ حراجی ڕزگارکە یاخود ئەوی شار ئەزانێت کە دەرچەی یاسایی کاکسامان ئەو حەقەش بەنەوەی نوێ بدەین چونکە نەوەی نوێش لە بەردەمی ئیحراجیەک بوو. ئەو سەرۆکی بەتەمەن لە نەوەی نوێ بوو چەند جار داوای کۆبوونەوەی کرد کۆبوونەوە نەکرا. لانی کەم مەسئولیەتی سەرشانی خۆی لا دەبا دەڵێ من نەمتوانی یا بۆم نەکرا یا بەدەستمەوە نەهات بڕۆن لایەنە سیاسەکان بۆ خۆتان چارەسەرێک و دەرچەیەک بدۆزنەوە. بۆیە دەبێت دقیق وەڵامی پرسیارەکە نەوەی نوێ خۆی بیداتەوە. من لە جیاتیوان وەڵام نادەمەوە بەڵام هەموو لە کاتێکایە کاک محەممەد سلێمان دەستیشی لە کاتێکمان ئەگەر قسەکەم تەواوکەم بەڵێ کاک سامانەگە قسەکەم تەواوکەم ئێمە تەنها ئەوەمان لە بەردەمە ئەگەر بتوانین 50 زایدێکی پەرلەمانتاران تەوقیع کۆکەنەوە بۆ سەحبی یا هەڵوەشانەوەی پەرلەمان کە ئەوە ڕوونادە ئەوە لە بەردەمە. ئەوی تر بەشێکی بانگەشەی سیاسیە بەشێکی خۆلی ئیحراج ڕزگارکردنە لەوانەیە لە ڕۆژانی ئایندە مۆزوعێکی تر بێتە پێشێت داوا تۆمارکردن لە محکەمەی فیدرالی. ئای لە محکەمەی فیدرالیش بە تەسەوری من هەر ئەوەی 2010 کە ئاماشەی پێکرا لەوانەیە بڕیارێک دا بڵێ کۆبوونەوەی بکراوە ماوەی پەرلەمانی کوردستان نایاساییە. ئەویش پاڵپشی دەقێکی یاسایی لە بەردەست نییە بۆ هەڵوەشانەوە. بۆیە من پێم وایە چارەسەر تەنها ئەوەیە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان هەست بە مەسئولیەتی قۆناغەکە بکەن. ناکرێ هەرێمی کوردستان ماوەی 2 ساڵ پەرلەمانمان نەبوو لە بەردەمی ناشەرعیەتی هەرێمی کوردستاندا بووین. محکەمەی فیدرالی پەرلەمانی هەڵوەشاندەوە حکوومەتی کردە کاربەڕێکەر کۆمیسیۆنی هەڵوەشان ئەنجومەنی پارێزگاکانی هەڵوەشاندەوە. ئێمە فرسەتێک هاتە پێش بۆ ئێمە هەڵبژاردنێک ئەنجامدرا کۆمیسیۆنی بەغدا خۆی ئەنجامیدا. دەبوو ئەوەمان قۆزبایە وەکو دەرفەتێک بۆ گەلی خۆمان بۆ هەرێمی کوردستان بۆ قەواری هەرێمی کوردستان جیاوازیەکان وەلانرابان لەسەر پۆست و لەسەر فلان وەزارەت و فلان وەزارەتە ئەو پرسە گرنگە نیشتیمانیە مەرجع ئەساسیە فەرامۆش نەکرابە. لە کۆبوونەوەی پارتی و یەکێتی ئێمە بینیمان لە کۆبوونەوەی کۆتایی دوکان باس لە وەزارەتە خزمەتگوزاریەکان نییە، باس لە سەحە نییە، باس لە ڕێگاوبان نییە، باس لە پەروەردە نییە، باس لە کارەبانیە، باس لە وەزارەتی ناوخۆیە لە سامانە سروشتەکانە لە وەزارەتی داراییە لەو وەزارەتانەیە کە بۆعدێکی ئەمنی نفوس و سوڵتەویان هەیە. لێرەوە تێدەگەین دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە بیری خزمەتگوزاری و ئاوەدانکردنەوە نین. ئەوەی دێڵێن وەڵا لەسەر پاکێجی خزمەتگوزاری و ڕێڕەوی حکومڕانی و ڕاستی کەینەوە و بیگۆڕین و ئەو قسە و باسانە ئێمە لەمسی دەکەین کەوانیە. ئەگەر وا بێ ئەو هەستە گەورە هەبێ وەڵا ئەسڵ وایە قۆناغی یەکەم
پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی هەڵبژێرێ و پێک بێ دواتر ئەگە حکوومەتەکە قسەیەکیش ڕوبەڕوویەوە بێتەوە ئێمە ئەمەی کە باسمان کرد ینی هەم جەناب تۆم کاک دکتۆر تاریقیش کە ئێمە لە چوارچێوە یاسایەکەیە بۆ نمونە دەستمان بەسراوە ناتوانین ئەم پرۆسەیە ئەنجام بین پەرلەمان هەڵۆشینەوە بەڵام دەگوترێ لە ڕووی سیاسی و فشاری سیاسی و هێزەکانی دەرەوەی دەسەڵاتی پارتیوێکێتی ئەتوانن ئەمە بکەن ئەم فشارە دروستکەن لەسەر پارتیوێکێتی بۆی هیچ نەبێ زوو دەستەی سەرۆکاتە بژە حکوومەت پێک بهێنرێ کە دۆخەکە لەمە زیاتر درێژە نەخایەنێ چیتان کردو بۆمە فشاری سیاسی خۆ پیشاندانە بەشداریمان کردووە بەیان نامەی ناڕەزاییە بەیان نامەمان دەرکردووە چوینە ناو بینای پەرلەمان و لەوێ کۆبوونەوەمان کردووە و ناڕەزاییمان دەربڕیوە ماوەتەوە بچینە محکەمەی فیدرالی و ئەوانش دەزانی شوار وەکو بڵێ پاڵپشتێکی دەقێکی قانونیمان نیەتنا وەشمان ئەنجام دەدا ماوەتەوە ئێمە گریمان کۆبووینەوە چوینە ناو پەرلەمان هەرسی کەسمان وەڵام من قەناعەتم وایە لەو مەوزوعە هەمومان هاوڕاین بڕوا بکە گەر بمانتوانی بە 50 زایدیەکی ناو پەرلەمانان ببوایە لایەن ئۆپۆزیۆنەکان دەرچەیەکمان دەدۆزیەوە و لانی کەم قۆناغی یەکەم سەرۆکی پەرلەمان و سکرتێر و جێرەگرەکەیمان هەڵەبژارد و ئەوی ترمان جێدەهێشت بۆ ئەوانەی کە دەیانەوێ بەشداری حکوومەتی کابینەی دەبکەن بەڵام ئێمە 30 کورسیمان هەیە بە هەموو لایەنە ئەو لایەنانەی کە بڕیارمان داوە بەشداری حکوومەت نەکەین بۆی ئێمە دەستمان بەستراوە لەو مۆزوعە دەبێت خەڵکی هەرێمی کوردستان باز بزانێت لەو مۆزوعە ئۆپۆزیسیۆن لایەنە ئۆپۆزیسیۆنەکان دەرچەیەکیان لە بەردەم نییە هەڵوێستێک بنوێنن ئاساری قانونی هەبێ ئەوەی کاک محەممەد سلێمان ئەو ڕۆژە ئەنجامیدا بە تەسەوەری من هەر بریتی بوو خۆڕزگارکردن لێ حراجیەک ئەو حەقەش بەوام بدەین چونکە چەند جار چۆ ناو حەڕەمی پەرلەمان و داوای کۆبوونەوەی کرد و بەدەمەوە نەهاتن وەکو جەنابیش ئاماژەت پێکرد خۆمە لە دوای مانگێک مانکونیوێک ئەویش دەستی لە کارکێشایەوە ئێستا قەرارە کەسێکی دووەمی بەتەمەن ئیداری کۆبوونەوەکان کە بەڵام لە مزایدەی سیاسیە ئەستا ئەو دەسەڵاتی ئەوەی نییە ئەم نووسراوە بک و داوای هەڵۆشانەوە بکە ئەبێ کەسێک کە لە جێ ئەو دانراوە ئەوەی کە تاوکەسا کاک ئازادە لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئازاد حەمەدەمین ئەوە بووە ڕاستە چونکە ئێمە خۆمان لە پەرلەمان بووین ئەو ڕۆژە کۆبوونەوەی پەرلەمان بوو کە نیساب تەواو نەبوو دووسێ جار داوای کۆبوونەوەی کرد کاک محەممەد سلێمان و دواتر وتی مادام حاڵەکە وایە من دەست لە کار دەکێشمەوە و مەسئولیەتی خۆم تا ئێرە جێبەجێ کردەوە یەکەم کۆبوونەوەم ئەنجام داوە و بەڵام ئەوە دەکەوێتە سەرنەوەی نوێ خۆیان و حیزبێکی سیاسین و ئەجێندای خۆیان هەیە و بەرنامەی خۆیان هەیە و من ڕێز لە بۆچوونەکەیان دەگرم بەڵام ئەوەیەکە وەکو ئاماشەم پێکرد پاڵپشتێکی یاسایی نییە پەرلەمان بەو جۆرە هەڵناوەشێتەوە ئەو پەڕی داوایەک دەچێتە محکەمەی فیدرالی محکەمەی فیدرالیش دوای چەند ڕۆژێک دەڵێ کۆبوونەوەی کراوەی ماوە درێژی پەرلەمانی کوردستان نایاساییە بەڵام ئەوە دەڵێ و بەکراوەی دەمێنێتەوە دوای ناڵێ بە بڕگەی ئەوەندە و مادەی ئەوەندە هەڵمان وەشاندەوە ئەوە گرفتەکەیەوە بەڵام چارەوەی من لێرەوە دەڵێم ضرورە یەکێتی پارتی نەوەی نوێ هەمومان لە خەمی ئەو وەزعی هەرێمی کوردستان بین منتیقەکە گڕی گرتووە منتیقەکە لە بەردەمی گۆڕانکاریە ناکرێ ئێمە ئاوە بەدەستی خۆمان جارجار گلەی لە دوشمنانی گەلەکەمان دەکەین ئەڵێین نایاڵن ئێمە لەسەر پێی خۆمان بوەستین ئەی تۆ خۆت بەدەستی خۆت پەرلەمان عاتڵکەی و نیاڵی لەسەر پێی خۆ وەستێ و حکوومەتت کار بەڕێکەر بێ و متمانەی وەرنەگرت بێ و لە بەردەمی ئەو ئاقارە ترسناکە حەساسەی منتیقە تۆ ئاوە بە بێباکی مامەڵەکەی پرسیارە جدیەکە لێرەیە زۆر باشە هەر بۆ زانیاری جەنابەت و دێشیکەم بە پرسیار بۆ کاک دکتۆر تاریق کاک تۆڵێ ڕۆڵی دادگای فیدرالی لەم پرسەدا سنووردارە بەپێی دەستوری عێراق هەرێمی کوردستان خاوەن دەسەڵاتێکی خۆبەڕێوەبردنە کاروباری ناوخۆی هەرێم بەگشتی لە دەسەڵاتی دامەزاوەکانی هەرێمدایە بەڵام دادگای فیدرالی دەتوانێت لەم حاڵەتەدا ڕۆڵی هەبێ ئەگەر ناکۆکی دەستوری ڕووبدات لە نێوان هەرێم و بەغدایە تۆ باسی ئەو سەردەمەی کاک دکتۆر فاحسێنت مەعسوومت کرد کە لە 2010 ڕوویدا ئایا ئەمە ئەتوانین ئێمە زیندووکەینەوە بۆ ئەم دۆخێسە یاخود جۆرێک لە جۆرەکان حیلەیەکی یاسایی بدۆزرێتەوە دادگای فیدرالی بتوانێت تاعنی یاسایی و دەستوری لە هەرێم بگرێت لەوەی کە لە ماوەی 6 بۆ 7 مانگ
پەرلەمانی کوردستان نەتوانێت کارا بکرێت و دانیشتنەکانی دەست پێ بکات؟ زۆر سپاس. لە ڕاستیدا ئەو پرسیارە پرسیارێکی گرنگە، چونکە ڕێکارەکانمان باس کرد لە ناوخۆی هەرێم بە پێی بنەما یاساییەکان و یاسا بەرکارەکان چۆنە، پەرلەمان چۆن هەڵدەوەشێتەوە بۆ چوار شێوازەی بوو کە باسمان کرد. پەنجاویەک ئەندام داوای دەستە کارکێشانە و بکە، 45 ڕۆژ تێپەڕ یەکەم دانیشتن ئەنجام نەدرێ، یعنی یەکێک لەو خاڵانەی کە ئەو 45 ڕۆژە ئەگەر بەهات بە ڕەبت کرابەوە بیگوتبایە ئەگەر هات و پەرلەمانی هەڵبژێردرا و لە ماوەی 45 ڕۆژ لە بانگێشتی سەرۆکی هەرێم نەیتوانی کۆب بێتەوە و دەستەی سەرۆکایەتی هەڵبژێرێ، بە تەکید ئەمڕۆ ئەم بڕگەیە بەکاردەهات بۆ هەڵوەشانەوەی پەرلەمانی کوردستان. بەڵام لەوێدا تەنیا باسی یەک شت دەکا، ئەگەر نەیتوانی کۆب بێتەوە، کۆبنەوەکەش کرا، سێ بەشی ئەرکەکانیش لە کۆبنەوە یەکەم جێبەجێ کراوە، تەنیا ماوەتەوە دەنجی لەسەر بدرێ، کاندیدەکانیش بەربژێرەکانیش دیارن. بۆیە دەگەڕێنەوە سەر ئەو پرسیارەی جەنابەت، ئایا بەغدا و محکەمەی اتحادیە ڕۆڵیان چ دەبێ؟ بە تەکید خەڵکێکەیە بۆ مەسەلەی سیاسی و لایەنی سیاسی دەتوانی پەنای بۆ ببا بۆ تەفسیر، بەڵام محکەمەی اتحادی لە ئەساسدا ئەرچی ئەو شیکردنەوەی ئەو بڕیار و یاسانەیە کە لە هەرێم و پارێزگاکان و لە بەغدا دەرێکی بزانی چەندیان پێچەوانن لەگەڵ دەستور، چەندیان تەجاوزە لەسەر دەسەڵاتی هەرێم لە بەرامبەر حکوومەتی فدرالی یا حکوومەتی فدرالی تەجاوزە لەسەر دەسەڵاتی هەرێم و پارێزگاکان. ئەمە ئەرچی محکەمەی اتحادیە لە ڕاستیدا. بەڵام ئەگەر ئەوەی باز دەکەین لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە تەفسیراتی بۆ کرد و ماوەی درێژکردنەوەکەی بە نایاسایی وەسف کرد و پەرلەمانی بە هەڵوەشاوە هەژمار کرد، ئەمە جیاوازە لەگەڵ ئەم بابەتە. ئەم بابەتەی ئێستا پەیوەستە هەموو ڕێکارەکان تەواو کراوە، سەرۆکی تەمەن کاری خۆی کردووە، دەرگەی کردوتەوە، تەنیا ماوەتەوە قۆناغی دووەم نیساب تەواو نییە، نیسابیش کە تەواو نییە، ئەمە یەکێکە لە مادە ئەساسی و بڕگە ئەساسیەکان کە لە مادەی دوو لە بڕگەی دوو لە مادەی پێنجی پەیڕەوی ناوخۆدا بە ئاشکرا ئاماژەی پێکراوە، یعنی لە دەسەڵاتی هیچ سەرۆکێک نییە، سەرۆکی کاتیبی یا سەرۆکی هەمیشەیی ناتوانێت پەرلەمانتار و فراکسیۆنەکان ناچار بکە بە زۆر بیان باتە ناو هۆڵی پەرلەمان و نیسابی پێتەواو بکە. بۆیە ئەوە دەوەستێتە سەر هەڵوێستی سیاسی لایەنەکان. خۆمان لەبیرمانە لە پرۆسەی دوای هەڵبژاردننی ئاخیر هەڵبژاردننی عێراق کە دانیشتەکانی پەرلەمانی عێراقیش پەچی خراببوو بۆ هەڵبژاردننی سەرۆکی کۆمار، کێشەیەکی گەورە هەبوو. زیاد لە ساڵێک دۆخی پەرلەمانی عێراق بەو شێوە چەقبەستووی مایەوە تا جۆرێک لە تەوافق و سازان لە نێوان لایەنەکان کراو، اینجا پرۆسەی هەڵبژاردننی سەرۆکی کۆماری عێراق ئەنجام درا. کەواتە عێراق خۆی بەدەست گۆمەڵێک گرفتی یاسایی و خەرقی دەستوری و مدەی زەمەنی قانونی دەناڵێنێ کە پابەند نەبوونە لایەنە سیاسیەکان و تەنانەت محکەمەی فدرالیش جگەل لەو بڕیارەی کە بڕیاری وابزان ژمارە 55 ساڵی 2010 لە سەردەمی سەرۆکایەتی کاتی دکتۆر فواد معسووم بەردەری کردووە، لەوە زیاتر نەیتوانیوە لەبەرەوەی ئەو کاتی سەرۆکی تەمەن ئەرچی خۆی بە تەواوی جێبەجێ نەکرد، تەنیا سوێندیان خوارد و دانیشتەکەی بە هەڵپەسێدراوی هەر بەو ناوە بە هەڵپەسێدراوی بە تعلیق هێشتەوە، نەیگوت لەبەر نەبوونی نیساب. ئێستا سەرۆکی تەمەنی پەرلەمانی کوردستان لەسەر ئەو بنەمایە دانیشتەکە هەڵگیرا لەبەرەوەی سەرژمێری کرد 2000 نیساب تەواو نەبوو. بۆیە لێرە بڕگەیەکی یاسایی هەیە. بۆیە من پێم وایە لەو بوارەدا لە ڕووی قانونیەوە محکەمەی اتحادیش دەگەڕێتەوە بۆ یاسا بەرکارەکان. تەماشا دەکات لە پەیڕەوی ناوخۆ کە بە یاسا پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئەم جارە بە یاسا دەرکراوە لە مادەی پێنجەم لە بڕگەی دووەمدا ئاشکرا باس لەوە دەکات ئەگەر هاتوو نیسابی قانونی نەبوو سەرۆک دانیشتەکە بۆ ماوەیەک دوا دەخا، دوای ئەوە دیسان دەگەڕێنەوە دانیشتەکە، ئەگەر دیسان نیساب تەواو نەبوو دانیشتەکە بۆ کاتێکی تر دوا دەخا، بەڵام کاتەکەی دیاری نەکردووە. بۆیە من پێم وایە محکەمەی اتحادیش لەوەدا ئللا ئەگەر بەلایەنێکی سیاسی بۆ گوشارێکی سیاسی بتوانی قەرارێک دەربکە، قەرارەکە بڕیارێکی سیاسی غیتاءێکی قانونی بۆ بدۆزێتەوە بۆ ئەوەی جۆرێک لە گوشار دروستکە. خاڵێکی تر من پێم وایە لایەنە سیاسیەکان ئەگەر هاتوو یەکێتی و پارتی هەر ناکۆک بوون یەکێک لەو دوولایەنە یەکێتی یان پارتی لەگەڵ ئەو بەرەیە کە ئۆپۆزیسیۆن پێک دەهێنن لەگەڵ پێکاتەکان دەتوانن 50 زائیدی کۆ بکەنەوە. بەڵام ئەگەر بێ پرسیارەکە ئەوەیە ئاوەی پەرۆشی ئەوەیە هەڵبژاردن بکرێ و دۆخی چەقبەستووی تێپەڕێندرێ، من پێم وایە ئەو کاتی دەبی ئۆپۆزیسیۆن لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لەگەڵ یەکێتی و پارتیش بکەونە گفتوگۆ، دانەنیشن تەنیا داوای ئەوە بکەن ئێمە بەسی کورسی ناتوانین، بەسی 5 ئەندام ناتوانین، بەڵام دەبی کاری بۆ بکەن، دەبی لۆبی بۆ بکەن. بەرژەوەندی گەلی کوردستان ئەگەر لەوەیە ئەوانش کاریگەری دروستەکە لەسەر پارتی و یەکێتی
بۆی هەنگاوەکانیان خێراترکەن بۆ پێکێنانی حکوومەتیش. بەتەکیید ئێمە ئێستا کە بەرەو قۆناغێکی تازەش دەڕۆین هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە مانگی 11 بڕێوەیە ئێمە 6 مانگمان لە پێشماوە ینی ئێمە دەبێتە بەشێک لە ململانی سیاسیەکان بە دووری نبینم لە چەقبەستووی نێوان یەکێتی و پارتی و نەوەی نوێ کە نەگەیشتە ڕێکەوتن بۆ بیناکردنی پرۆسی سیاسی من پێم وایە ئەو دۆخە ڕەنگە بە چەقبەستووی تا دوای هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراقیش بمینێتەوە و ئەمە زیانی گەورە بە قوارەی سیاسی بە پێگەی حکوومەتی هەرێمی کوردستان بە کارانەبوونی دامەزراوەکان نەبوونی دەسەڵاتی چاودێریکردن کە پەرلەمانی کوردستانە بتوانێت بەرپرسیارەتی خۆی لە لێپێچینەوە و چاودێریکردنی دەسەڵاتی جێبەجێکردن ئەنجام بدا ئەمانە هەمووی پرسی گرنگن کە ئێمە لە بۆشاییەکی یاسایی و دەستوریدا دەسوڕینەوە ئەو خواستانەی بە خەڵک درابوو لە بانگەشەی هەڵبژاردن لەلایەنە سیاسیەکانی براوە یا ئەوانەی هاتوونەتە نێو پەرلەمان هیچی جێبەجێ نابێ و خەڵک بێهیوا دەبێت لە هەڵبژاردننی داهاتوودا بۆیە من پێم وایە یەکێک لە دەرچەکانی کە پێویستە پەرلەمان ئەگەر کارابوو دەستەی سەرۆکایەتی هەڵبژێردرا یەکەم ئیشک بیکە قانونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەموار بکاتەوە بەو هەموارەی کە دادگای فیدرالی دەستکاری تێدا کردووە لەگەڵ ئەوەی ئەو کەلێنانەی کە ئێستا ڕێگرن پەرلەمان ناتوانانی هەڵیوەشێنیەوە ناتوانانی ڕێ لەلایەنە سیاسەکان بکەوی کاتاتوانی دکتۆر تاریخ بۆ نمونە حتا تەنانەت ماوەی درێژکردنەوەکەش کاتی بۆ دابنرێ مودەی بۆ دابنرێ بڵێ ئەگەر نەتوانرا لە ماوەی مانجێک 2 مانگە دەستەی سەرۆکایەتی هەڵنەبژێرا ئەوە هەڵدەوەشێتەوە پەرلەمان بۆ لەناو قانونەکە توانڕی ئەمەش جێ بکرێت زۆر ئاساییە زۆر ئاساییە بەتەکیید کاک سامان ئەوانە هەموو بابەتن ئێمە قانون بۆ هەموار دەکرێتەوە لە کاتێک کە دەچینێ بواری پراکتیشی قانون جێبەجێ دەکەین زۆر جار دەبینین کەل و کەلەبەری زیاد هەیە و ئەوانە گرفتی گەورە دروست دەکەن بۆیە داڕێژەرانی یاسا لە پەرلەمان پێویستیان بەوە هەیە ڕێگری لەوە بکەن بۆ ئەوەی پرۆسەی دیموکراسی و پرۆسەی حکومڕانی دوای ئەنجامدانی هەڵبژاردن دوای ئەو هەموو مەسروفەی دەکرێت ئەو پارە زۆرەی لە هەڵبژاردن سەرف دەکرێت پارەی مڵکی دەوڵەت ئەوەی لایەنە سیاسەکان و کاندیدەکان سەرفی دەکەن دەبینی بەهۆی ماکۆچی و ململانەی سیاسی و ڕێکنەکەوتن لەسەر پۆستە سیادیەکان 6 مانگ ساڵک تێپەر دەبی و پەرلەمان کۆ نابێتەوە ئێ باشە چی بکەی خۆ دۆ خەر بەو شێوە نای ببینێتەوە بۆیە چارەسەر ئەوەیە قانونی هەڵبژاردن هەموار بکرێتەوە بڕگەی دووەم لە مادەی دە لە یاسای سەرۆکایەتی هەرێم کە داوای 45 ڕۆژەکە دەکا ئەمە مەرزدار بکرێ بەوەی ئەگەر هاتوو پەرلەمان لە ماوەی 45 ڕۆژدا نەیتوانی کۆ ببێتەوە و سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێدرێ ئەو خوددا بە هەڵوەشاوە هەژمار دەکرێت دەبێت ئەوە هەموار بکرێتەوە بۆ ئەوەی جارێکی تر ڕێگەل لەلایەنە سیاسەکان بگرن مماتەڵە بکەن و دۆخەکە بەو چەقبەستوویە بەجێ بهێڵن زۆر باشە کاک موستەفا قسەیەک خۆیسا کێشەکە تەنها پەرلەمان نییە خۆ گریمان پارتی و یەکێتی ڕێکەوتن لەسەر پۆستەکانیش دەستەی سەرۆکایەتی ماوەیەکی ئەوێت تا هەڵەبژێرێت دوای ئەوە سەرۆکی پەرلەمان سەرۆکی حکومەت ڕاستپێرێک کە کابینەکەی یا ناوی وەزیرەکان ئامادە بکات و کارنامەی حکومەت ئامادە بکات بۆ لە ماوەی مانجێکە دوێن یاسایی خواتم جا حکومەت پێگوێ ینی ئەم پرۆسەیە هەرچی سێریەکەی بڕواب کە هەروە بزانام قسەکەی کاک دکتۆر تاریخ دروستە ئەکەوێتە دوایی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق چونکە پرۆسەکە زۆرە خایانێ یعنی مانگێکی لە بەردەسە لە ڕووی قانونیە سەرۆکی حکومەت تا ناوی وەزیرەکان پێشکەشەکە و کارنامەی حکومەتەکەش پێشکەش پەرلەمانەکە و یەن سوێندی یاسایی شەخوا کاک سامان ڕەبتی بە ئیرادەوە لەسەر ئەو پرسیارەی جەنابێت بەڵێ بە یارمەتی کاکەوەندا تەنیا دوای هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پێش ئەوەی کەسێک تەکلیف بکرێت بە پێکەنانی حکوومەت پێویستە سەرۆکی هەرێم هەڵبژێردێ سەرۆکی هەرێمی تازەی هەڵبژێردراویش ئەویش پێویستی بە مانجێک هەیە دەرگە بکرێتەوە کاندید خۆی پێشکەش بکە اینجا ئەگەر خلافات نەبوو لەسەر ئەو بابەتە ئەوجا لە ماوەی مانجێک ینی بەلای کەم مانجێکی پێویستە اینجا دوای ئەوە پەرلەمان کەسێک دیاری دەکا ناوی دێنیتن کۆکو سەرۆکی حکوومەت یا لەگەڵ جێگرەکەی اینجا کە دوای ناوهینانی سەرۆکی هەرێم دەچێت تەکلیفی دەکا سەرۆکی نوێی هەرێمی هەڵبژێردرا و ئەو کەسانە تەکلیف دەکا بەڕسمی لە ماوەی مانجێکدا بە کورتی و کوردی ئەم هەویرە ئاوی زۆرە کێشێ کاک مستەفا بەڵێ ڕاستە هەویری هەرێمی کوردستان سوێرە تەواو کاک سامانکیان بەڵێ کاک سامان ڕەبتی بە ئیرادەوە هەیە ئەگەر ئیرادەیەکی بەهێزی حکومڕانی ڕەشید هەبێ
بەخوا دەتوانین لە ماوەی 2 مانگدا هەمووی تەواو بکەین بەڵام ئیرادە نییە خاڵی یەکەم دووەم ئەوەی دکتۆر تاریق ئاماژەی پێکرد ئێمە ئێستا عرض دەکەم ڕوو بۆ ڕوون دەکەمەوە ئێمە لە هەرێمی کوردستان بۆشاییمان هەیە لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان لە یاسای هەڵبژاردن لە یاسای سەرۆکایەتی هەرێم ئەوەی دکتۆر تاریق ئاماژەی پێکرد هەموو ئەوانە بە بۆشایی هێڵدرانەوە بۆ ئەو مشکیلانە هەر دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان نەیانویستوە دەستور ببێ بۆی میزاجیان ساڵ بێ تووشی ئەو گرفتانە ببین لە کاتی پێکێنانی حکوومەت و ئەوانە ئەگیناوەکو ئاماژەی پێکرد معقول نییە لە ناو پەیڕەمی ناوخۆی پەرلەمان یا لە یاسای سەرۆکایەتی هەرێم بۆ باسی هەڵوەشانەوەی پەرلەمان دەقێکی دیاریکراوی کۆنکرێتی نەبێ بڵێ ئەگەروانە بوو هەڵدەوەشێتەوە ئێستا ئەو چوار بڕگانەی کە دکتۆر تاریق ئاماژەی پێکرد لە یاسای هەڵبژاردن وڵات تەواو ڕاستە ئەوە یەک خاڵ گرنگەکە مودەت دانەنا قوفڵ دەبی بۆیە ئیرادە نییە ئەگەر ئیرادە هەبێ من قەناعەتم وایە 2 مانگی ناوێ دەستەی سەرۆکایەتیش پێک دێ حکوومەتیش پێک دێ بەڵام ئەو ئیرادەیە نییە من ئەوەی دەیبیستم لە یەکێتی و پارتی ئەوەی لە خوێندنەوەی بۆ دەکەی دەیانەوێ بۆ حەملەی ئینتیخاباتی بەغدا مادەی دژایەتی یەکتریان لەبەردەم بێ ئەگەر ئێستا ڕێککەون حکوومەت پێک بێنن ناتوانن حەملەیەکی گەرمی ئینتیخاباتی دژی یەکتر بکەن پارتی و یەکێتیش پێکهاتەیان وایە خەڵکەکەیان بە دژایەتی یەکتر گەرم دەبێ جارەکەی تر هەردووکیان خیتابی یەکێتی لە هەڵبژاردن خیتابی پارتی لە هەڵبژاردن بە نەوعێک دژایەتی یەکتریان گەرم کرد حیزبەکانی خۆیان خستە بەردەمی مەترسی ئایندە جەماوەرەکە و دەنگدەرەکانیان گەرم بوون ئەگەر ئێستا حکوومەت پێک بێنن ئەو مەجالیان نامێنێ بۆیە من قەناعەتم وایە ئیرادەیەکی زۆر خراپ هەیە کە دەستەی سەرۆکایەتی پێک نەیە حکوومەت پێک نهێنن دوای بیبەستنەوە بە پۆستەکانی بەغدا و باسی سەرۆک کۆمارەوە ئەوەش بەڕاستی بێڕێزیە بە دەنگی دەنگدەر بە قەوارەی هەرێمی کوردستان بەدام و دەستگا شەڕیەکانی ئەو وڵاتە بۆ دەنگدان کە خۆتە زانی کاک سامانگیان کاک سامان بڕۆ ناو خەڵک دەڵێ من چوون بۆ دەنگدان حەماسی دەنگدانم هەبوو بە نیەتی گۆڕانکاری لە 1970 خەڵکی هەرێمی کوردستان چۆسە سندوقەکانی دەنگدان ئەرکی خۆم جێبەجێ کرد وەکو دەنگدان بەڵام ئێوە ڕێک ناکەون ئەنجامەکەی نابینم پەرلەمان نابینم حکوومەت نابینم خزمەت گوزاری نابینم حکوومەتی کاربڕێکەرە وەکو حکوومەتێکی متمانە پێدرا و گرێ بەس دەکا و تەدەخول لە حساباتی مالی دەکا و سعر گران دەکا بەڕێن و مای و بەبێ ئەوەی ئیعتیماد کاتە سەر تەشریعێکی پەرلەمانی یا بڕیارێکی پەرلەمانی خەڵک ناومێت دەبێ بۆیە دەبوو دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بیرکەنەوە چیکە ئەو گەلە تووشی ناومێدی نەکەن ئەو فرسەتەی بۆ باشوور هاتە پێشەوە کاکە 34 ساڵ دەسەڵاتدارێتی حەزارەتی پێ بنیاد دەنرێ تۆ 34 ساڵ دەستورت نەبێ بەدەستی خۆت دام و دەستگا شەرعیەکان بێڕۆڵکەی بێهمیەتیانکەی بە تایبەتی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان زۆر دژی پەرلەمانن نایانەوێت پەرلەمان ببێ دایانەوێت لە سەروی لێپرسینەوە بن دایانەوێت ڕێکارەکانیان بڕیارەکانیان بە میزاجی خۆیان بن هەموو ئەوانە بەڵای گەورن تووشی سیستمی حکومڕانی بوو نەگینا ئەگەر بیان ویستبایە من قەناعەتم وایە پەرلەمان دەبوو بە ئەو چەترە ئۆپۆزیسیۆنیش و دەسەڵاتیش و حکومڕانەکانیش بەیەکەوە ئەوڕۆ لە بەردەمی پرسە نیشتیمانی و سیاسیەکانی گەلی خۆماندا خیتابێکی نیشتیمانیمان ڕسم کردبایە ئەگەر نەشتوانین حیزبە سیاسیەکان بەیەکەوە هاوبەشیەک دروستکەین لە پەرلەماندا دەماتوانی هاوبەشێکی گەورەی نیشتیمانی دروستکەین بۆیە تەنها پێناسە و تەفسیر بۆ حکومڕانانی هەرێمی کوردستان ئەوەیە کە زۆر بێباکن و خەمی قەوارەکەیان نییە و خەمی دام و دەستگا شەرعیەکانیان نییە و لە بەردەمی دنیادا هەرێمیان لاواز کردووە و بوودەڵە کردووە ئەوە خەتایەکی گەورەیە ئەگەر ورد بە ئینسافێکی نیشتیمانی و بە هەستێکی نیشتیمانیەوە بۆی بچی بۆیە ئەسڵ وایە مڕاجعەیەکی جددی لەو مۆزوع بکرێ منیش هەر قەناعەتم وایە ئەو پرسانە دوا دەخن ڕۆژ بەڕێ دەکەن کۆبوونەوە دەکەن لانی کەم جەماوەر و ئەندام و لایەنگرانی خۆی پێڕازی دەکەن بەو جۆرە کۆبوونەوە مەتاتیە بێنەتیجانە دوای چەند دووسێ مانگی تر دەچنە حەملەی ئینتیخابات و حەملەی ئینتیخاباتیش مەجالی ئەوە نییە قسە لە ڕێکەوتن و پەرلەمان بکەی لە نەتیجە پەرلەمانێکی لاواز دروست دەبێت لە ئایندەدا و حکوومەتێکی زۆر لاواز دروست دەبێت چونکە لە بەردەمی بەغدا بەبێ ڕۆڵی و بەلاوازی دەکەین بەرچاو دەست خۆش بێ مامۆستا کاک تاریق ینی بۆ پێی کە تۆ چەند ساڵێکە لە پەرلەمانێ باشە بۆچی لەم دانوستانانە نە پارتی نەیەکێتی خۆی لە قەرەی پەرلەمان نایە یعنی کەس باسی سەرۆکایەتی پەرلەمان ناکە بە بۆچوونی جەنابەت
ئەم خولێش هەر دەدرێتەوە بە یەکێتی یا پارتی وەریەگرێ چونکە ئێستا قسە جدیەکە تەنها لەسەر سەرۆ بۆ ینی جەنابش تاگاداری سەرۆک وەزیرا سەرۆکی هەرێم سەرۆکی ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ سامانە سروشتەکان سەرۆکی دەسەڵاتی دادوەری ئەمە بزەبێت بۆ چوونی جەنابێت یەکێتی سەری لە کامیانەوە دەرەچێت دەڕاستیدا ڕاستێکی تاڵ هەیە ینی کاک سامان خەڵکیش دەزانێ لە دوای هەڵبژاردننی خولی یەکەمی ساڵی 92 کە پەرلەمان مەرجەی بڕیارە چارەنووسازەکان بوو خەڵکی کوردستان بە شەوقەوە سەیری پەرلەمانی دەکرد و پێی وابوو پەرلەمان وەکو دەسەڵاتی یاسادانان و چاودێر زۆر لە دەسەڵاتی جێبەجێکردن و حکوومەت بەهێزتر و ینی پیرۆستتر و بەرزترە بۆیە لایەنە سیاسەکانیش ئەو کاتی ئەوە تێڕوانینیان بوو بەڵام دوای دەرکەوت لە بواری پراکتیکدا دەسەڵاتی جێبەجێکردن زۆربەی دەسەڵاتەکانی خەرجکردنی پارە ئەمن و ئاسایش کۆنتڕۆلکردن قوت و ژیانی خەڵک و خەدەمات لە دەستی دەسەڵاتی جێبەجێکردندایە بۆیە هەمویان پەرۆشی ئەوە بوون هێدی کادیرە باشەکانی خۆیان گواستەوە بۆ نێو دەسەڵاتی جێبەجێکردن و کەوادیری دەرەجە 2 3 و 4 و خراپتری یعنی خول لە دوای خول کادیری نەک پێشکەوت و پاشکەوت و تریان ناردۆتە پەرلەمانی کوردستان بەداخەوە ئەگەر دیراسیەکی ورد بکەیت واللهی ئەوە تێڕوانینێکە ینی ئێستا کە زۆرێک لە توێژەران گەیشتونەتە ئەو ڕادەیە کە کوالیتی پەرلەمانتار لە خولی یەکەم بۆ خولی دووەم بۆ خولی سێم بۆ خولی چوارەم بۆ پێنجەم بۆ شەشەمیش کە تا ئێستا لەگەڵ ڕێزمدا تەمانەوە قەتعی نییە بە گشتی قسە ناکەین بەڵام نسبیە بە ڕێژە سەیرەکەی کوالیتیەکان ڕێژە لە ڕێژە زیاتر دابەزیوە ئاستی پەرلەمانتاری پێگەی پەرلەمان لە سەردەمانێکدا هەفتانە لە کابینەی یەکەم و دووەم حکوومەتی بانگێش دەکردە پەرلەمان میوانداری دەکرد و پرسیاری لێ دەکرد و سەرۆکی حکوومەت ئێحراز دەکرا وەزیرەکانی ئێحراز دەکران لە خولی یەکەم و دووەمیش هەروە بوو بەڵام لە خولەکانی تر سەیرەکەی کۆمپۆزیسیۆنیش بوو باش بوو لە خولی سێم بەڵام لە خولی چوارەم و لە خولی پێنجەم سەیرەکەی وەزیر نەهاتۆتە بەردەم لیژانی پەرلەمان وەزیر ئیلا ئەو کاتێ ئەگەر خۆیان مەبەستیان بوو بێ هاتوون قسەیەک بکەن هاتوونەتە بەردەم پەرلەمان دەسەڵاتی پەرلەمان لە ڕووی چاودێریکردن لە ڕووی متابعەتکردنی کاری وەزارەتەکان لە ڕووی لێپرسینەوە و متمانە وەرگرتنەوە لە وەزیرەکان لاواز بووە نەیتوانی ئەرچی خۆی جێبەجێ بکە ڕاستە لەوانەیە یاسای باش دەرکرابی بەڵام یاساکانیش لە بواری پراکتیکدا جێبەجێ نەکراون ئەمە کاریگەری کردوتە سەر پێگەی پەرلەمان و ناردنی خەڵکی بەهێز جاران لە 92 لە خولی یەکەم و دووەم زۆرینەی سەرکردایەتی یەکێتی و پارتی کە ئەو دوو هێزە لە ناو پەرلەمان بوون ئەوانەیە لە مرکزی قەراری حزب نزیک بوون ئەندامی مەکتەبی سیاسی بوون جێگری سەرۆکی حزب بوون ئەوانە بەشدار دەبوون لە پەرلەمان ئەمانە قووەت و هێز بوون لە ناو پەرلەمان قەرارەکان لە ناو پەرلەمان دەدرا ئێستا ئەندامی پەرلەمان دانراوە ڕەنگە پلەی حزبی نەبێ ڕەنگە نەتوانی لە مرکزی سیاسی قەراری حزبەکەیدا بەشداریش بگرێ و قیادەکەی خۆشی نەبینێ بۆیە ناتوانێت قەرار بدات دەبێ بگەڕێتەوە بۆ فراکسیۆنەکەشی بەدەستی دووەم و سێم دەگاتەوە قیادەی حزبەکە و قەرار دوا دەکەوێ بۆیە ئەمانە هەموو کاریگەری کردوتە سەرەوەی پێگەی پەرلەمان لاوازوێ بۆیە حزبەکان بەڕای من پێ گەیشتونەتەوە قەنەعەتەی کە دەسەڵاتەکان لە دەسەڵاتی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و هەروەها سەرۆکی هەرێمی کوردستان سربۆتەوە لەگەڵ وەزارەتە سیادیەکان بۆیە ململانیەکانیان دوای هەڵبژاردن بە پێی سنگ و قەبارە و قورسایی و کورسیەکانیان لە ناو پەرلەمان شەڕەکانیان لەسەر ئەوەیە چێ زۆرترین پۆست لە دەسەڵاتی جێبەجێکردن بۆ خۆی و حزبەکەی مسۆگەر دەکا ئەمە ڕاستی تاڵەکەیە کە هیواداری ئەوانەیە هیواداری ئەو قەنەعەتە بگۆڕێ جارێکی تر یعنی یەکێتی ئەم جارێش هەر سەرۆکی پەرلەمان وەرەگرێتەوە ئەمە دەبێت لە یەکێتی بپرسێ من لێرە کە لەگەڵ جەنابتان بەشدارم وەکو ڕاوێژکار وەکو کەسێک زۆرم لە ناوکاری پەرلەمانیدا هەیە بەڵام بەڕاستی ئاگام لە وتوێژەکان نییە لە وتوێژی یەکێتی و پارتی نییە لەسەر ئەو بابەتە گەیشتنەچێ خۆیان دەڵێن لە ئاخر کۆبوونەوە باسی پۆستەکانیان کردووە پێشتر نەیان کردووە پێشتر لەسەر پلان و استراتیژیەت و چۆنێتی تا هاوکاری و هەماهەنگی کاریان کردووە و نەخشەی ئەو بابەتانیان تێپەڕاندووە بەڵام دەگەڕێنەوە سەر ئەو بابەتەی کە دەستمان پێکرد ئەویشەوەیە مەسەلەی پەرلەمان لە هەموو وڵاتانی دیموکراتدا سەرچاوەی یاسادانان سەرچاوەی چاودێریکردن سەرچاوەی لێپرسینەوەیە سەرچاوەی بەدواداچوونی خەمەکانی خەڵک و
هاوڵاتیان و چارەسەرکردنی کێشەکانیانە بەڵام بەداخەوە لای ئێمە خەریکە دەبێتە بابەتێکی تر و دەبێتە مای نیگەرانی و بێهیواکردی خەڵک بۆیە هیوادارین لایەنە سیاسیەکان یەکێتی و پارتی و نەوەی نوێ و ئەوانەی ئۆپۆزیسیۆنشن لەم قۆناغەدا ئەرک و بەرپرسیارەتی خۆیان لەوەدایە جۆرێک بەرژەوەندی تەشی حزبایەتی وەلا بنێن نزیک ببنەوە بۆ ئەوەی ئەم قۆناغا چەقبەستووی هەرێم تێپەڕێنین و قەوارەی هەرێم چیتر لەوە لاواز نەبێ بەرامبەر بە بەغدا و بەرامبەر بە دەرو دراوسەکان. من زۆر سپاس دەکەم کاک دکتۆر تاریق جەوهەر ڕاوێژکار ڕاگانی پەرلەمانی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەو لێرە لەگەڵم بووی. زۆر سپاس بۆ مامۆستا مستەفا عەبدوڵڵا سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پەرلەمانی کوردستان کە جەنابیشێت بە شێوەیەکی ڕاستەخۆ لە سلێمانی لەگەڵم بووی. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری بەرنامە. بەخواتان سپێرم خواتان.